سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خوای گەورە و پاش شەناوکارانم بووینە میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەمڕۆ لە نێو بازاڕی شاری سلێمانی لەگەڵ ڕێناز ئارسەلان کامێرەمان پەیامێکی دیگەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەزەمەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان 8 ساڵ لەمەوە پێش لە 1/12 ساڵی 2008 کەناڵی ئاسمانی پەیام وەکو یەکەم کەناڵی ئیسلامی ئاسمانی پەخشی خۆی ڕاگەیاند و پەخشی خۆی دەست پێ کرد. و 8 ساڵ دێ دەپەڕێت و پێدەنێتە نێو ساڵی نۆهەمەوە. سەرباری ئەو هەموو قەیرانەدارەیەی کە ڕوبەڕووی ئەم کەناڵە بوویەوە، سەرباری ئەو هەموو کێشە و گرفتەی تەکنیکیانەی کە ڕوبەڕووی ئەم کەناڵە بوونەوە، بەڵام بە یارمەتی خوای گەورە و بەدڵسۆزی ستافەکەی و بەدڵسۆزی کارمەندەکانی تا ئێستا کەناڵی ئاسمانی پەیام بەردەوامە و لە خزمەتکردنی هاوڵاتیان بەردەوامە. دەمانوێت لە هاوڵاتیان بپرسین لە ساڵیادی دامەزراندنی پەخشی کەناڵی ئاسمانی پەیامدا چ پەیامێکت هەیە بۆ کەناڵی ئاسمانی پەیام تاکو زیاتر خزمەتی تۆی پێ بکات، تاکو کەناڵی ئاسمانی پەیام زیاتر کێشە و گرفتەکانی تۆ بخاتە سەر شاشە و بگەێنە بەدەسەڵاتدارانی هەرێمی کوردستان. چ پەیامێکت هەیە بۆ ئەوەی کەناڵی ئاسمانی پەیام بەو جۆرە پەخشکات کە تۆ هەستکەیت نوێنەری ڕاستەقینەی تۆیە؟ بابزانین هاوڵاتیان سەبارەت بەم بابەتە و ساڵیادی پەیام چ بۆ چوونێکیانەیە؟ فەرموا پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین. بەڕاستی نوێنەری فەقیر و هەژارە، کەناڵێکی باشە من خۆم سەیری یەکەم. کەناڵی پەیام کەناڵی هەمومانە. یاخوا بێبیت 8 ساڵەمە پێش کەناڵی ئاسمانی پەیام پەخشی خۆی ڕاگەیاند. ئێستا ساڵیادەتی چ پەیامێکت هەیە بۆ کەناڵی ئاسمانی پەیام تاکو بەدڵی تۆ بێت ئیشەکانی کەناڵی پەیام، تاکو تۆکو نوێنەری خۆت سەیری کەناڵی ئاسمانی پەیام بکەیت؟ من هەمیشە متابعی کەناڵی پەیام کردو، کەناڵێکی هەتا زۆر سەرکەوتووە، کەناڵێکی زۆر جیاوازە لە کەناڵەکانی کە یعنی بعضی کەناڵێکەیە تۆ ئەیبینی هەر بێز لەهەوە کەیت و کەسەری کەناڵەکانی کرد بکەیت. من دەستخۆشیان لێ ئەەکەم بەڕاستی حتا دەستیان نەگوشتم یەکە بە یەکیان، بە تایبەتی ئەوانەی کە بەرنامەی جواندا ئابەزێن، ئەوانەی کە دڵسۆزی میلەتن، زۆر دەستخۆشیان لێ ئەەکەم. واتە جناب بیلەری کەناڵی پەیامی بەتاکید هەموو من زۆر جار متابعی کەناڵی پەیامەکەم، دەستخۆشی لە بەرنامەی بەخشینی شەکەم کە زۆر جار هاوکار بۆ خەڵکی فەقیر و هەژار. بەڕاستی باشە. چ پەیامێکت هەیە بۆ کەناڵی ئاسمانی پەیام؟ پەیامی من ئەوەیە هەتا بڵێن بەرەو پێشتر بڕات خەڵک، یعنی تاکیدم کەناڵی پەیام داهاتێکی وای نییە، داواکەم لە خەڵک لە بەرپرسان ناوخۆیان چی دەرەوە یارمەتی ئەم کەناڵە بن پێشتری خەن، چون کەناڵێکی ئیسلامیە بۆ هەموو کەسێک زەرورە، بۆ تایکی هەموو کەسێکی کورد زەرورە ئەم کەناڵە. وڵای پیرۆزبایتان لێ یەکەم و ئیشەڵا هەر سەرکەوتۆ بن و بەڕاستی کەناڵێکی باشە و هەر لە خۆشییا بن. بینەری پەیامیت؟ بەڵێ زۆر کات سەیرێکم بە ئینەکەم. چ پەیامێکت بۆی هەیە؟ وڵا پەیامم ئەوەیە کە ڕاستیەکان فعلەن ئیزاعەیەکی ڕاست و دروستیشە، نەک بڵێ خوا نەخواستە نەوعەیەکە. پەیامم ئەوەیە بۆی هەیە سەرکەوتوو بن و هەر لە خۆشییا. هەرچەندە زۆر بینەری نیم بەڕاستی، بەڵام تەمان بە دڵنیاییەوە ئەم کەناڵانەی کە دامەزراون زۆربەیان لە دوای با بڵێن هەڵبژاردننی 2009 کەمێک بەشی خۆیان ئیشان کردووە، چ لە بواری ڕخنەیە و چ لە بواری هۆشارکردنەوەی خەڵکیە. لەبەرەوە هیوادارم کەناڵی پەیامی ژۆک و تەواوی کەناڵەکانی تر بەردەوام بێت، ئەتوانین بڵێن هیوادارم کە ڕێچکەی خۆیان بەرنێن ئەو ڕێچکەی کە پێشتر هەیان بۆ تر، چ لە بارەی هۆشارکردنەوەی کۆمەڵگە، چ لە بارەی دەرخستنی ڕاستیەکان و شتێکی ترم بۆتانیەوە بە هیوای سەرکەوتنتان. وڵا دەستخۆشیان لێ یەکەم، بەڕاستی نوێنەری فەقیر و هەژارە، بەڕاستی دەنگی فەقیر و هەژاری گەیانوە بە بەرپرسان، کارەکانی لە بواری ئاینیە سەرکەوتوو بووە، دەستخۆشیم بۆیان هەیە. پەیامێکت بۆیان هەیە؟ پەیام وڵا هیوادارم لانی هەژار و فەقیر و هەژار بگرن،
ئەوەی پێشکەشیان کردووە بە خەڵک سەرکەوتوو بوون تا ئێستا. من هەر شتێک لە بەرژەوەندی باڵای نەتەوەی کووردا بێ بە نوێنەری خۆ نەزانم، بە دەرەوە ئەوەی کوردایەتی بە نوێنەری خۆمی نازانم. چۆن هەستەکەی کەناڵی پێیان نوێنەری کوردایەتی کرد؟ هەستەکە میدیای کوردی نەیتوانێت بە شێوەیەکی جدی نوێنەری ئەم قۆناغی کوردایەتی بکە. بە بڕای تو چی بکرێ باشە؟ بە بڕای من وەڵامی ئەو پرسیارانەی کورد چیە لەم قۆناغا و بەرژەوەندی باڵەکانی کورد چیە لە دەروی ململانی حیزبی ئەوە بکە باشە. بینەری پەیامید؟ بینەری هەموو کەناڵەکانم بە پێی بەرنامەکانی هیوای سەرکەوتنی دەخوازم، هیوادارم زیاتر پرە بە بەو بەرنامانەدا کە ئازاری خەڵک دەگەن بە دەسەڵاتداران. زۆر سپاس. ئەمەی کردووە پەیام؟ تقریبا. بینەری پەیامید؟ تقریبا. کەناڵێکی بەڕاستی پێشوتوە، هیوادارم بەرنامەی باشتریشتانە بێ و شتی باشتر پێشکەشکەن بە پیرۆزباییشتان لێگەم. دۆزێ بەرنامی باشتر هەیە بیکەن بۆ گەنجان زیاتر باشە و زۆر شتی تریش هەیە بۆ نمونە کێشەی گەنج هەیە لێرە حالیە پێیسە و کێشانە باس کرێ بۆ گەنج شکەم گەنج هێستا پێویستی بە ئێوە هەیە پشتی ئێوە هەیە ئێوە سەپۆرتی گەنجکەن. سپاس. هیوام وایە سەرکەوتوو بوون، پێم وایە بەرنامەیەکی باشتان کردووە و لەگەڵ خەمی میلەت هاتبوون و زۆر سپاس سەرکەوتوو بوون. دەستەکەی لە بەرەی گەل بووە؟ وەڵاهی زۆربەی کات بەڵێ. تۆ چ پەیامەکەت بۆی هەیە؟ من هیوام وایە ئەو ئەخلاقە جوانی ناو کوردەواری بگەێنونێڵ لە ناوچێ ناو میلەتی کوردە. بینەری پەیامید؟ وەڵی زۆربەی کات. وەڵایی بەرنامەکانی پێیان زۆر جوانە، من زۆر کاتوێ متابعەیەکەم بەزەونا. پەیامەت چیە بۆیان؟ وەڵایی دەستخۆشیان لێکەمەوە. بەڵێ وەڵایی من زۆر پیرۆزباییتان لێکەم و کەناڵەکەتان زۆر پێشکەوتووە و زۆر بە خۆشحاڵیەوە من تەماشای و کەناڵاکەم و زۆرشم پێخۆشە. پەیامەت چییە بۆیان؟ وەڵایی هیوادارە پێشکەوتوو بوون هێشتا ساڵ بێت. سەرتا دەستخۆشیان لێەکەم زۆر جێگای خۆیان کرێتەوە لە هەموو ماڵەکانە داویچێکی تر منە. بینەری پەیامی؟ بەڵێ. هیچ پەیامەکە بۆیان نییە؟ بەس دەستخۆشیان لێەکەم هیچی تر. دەستخۆشیان لێەکەم هیوادارم کە مۆرکێکی چۆن بڵێ حیزبی پێوە دیار نەبێت زیاتر خزمەتکردن بە دیمێتەوە بە گەنجامێت و لە ئێستاشە کە زۆر پێویستەوە پەیامی بوو. بینەری پەیامید؟ زۆر تەماشای تەلەڤیزیۆن ناکەم بەڵام بەڵێ جار کەناڵی پێیام 8 ساڵەمە پێش پەخشی بەرنامەکانی دەستی پێ کرد. جەناب وەکو هاوڵاتی و هاونیشتیمانە و گەنجێک چ پەیامێکە دێ بۆ کەناڵی ئاسمانی پێیام تاکو و بەرنامەکانی بەو جۆرە بێت کە زۆرترین مەعاناتی تۆ بخاتە سەر شاشە. هیوام سەرکەوتنتانە بەس. بینەری پەیامی؟ ئارەوڵە. بەرنامەکانی چۆنە بەلاتەوە چۆنی هەڵاسەنگێ؟ وەڵا زۆر باشن زیاد لە حەز هەمووی ئامۆژگاریە بۆ خەڵک زیاد لە حەز. چ پەیامەکەت بۆ کەناڵی پەیامەیە؟ وەڵای بەس هیوای سەرکەوتنتان بۆ خواست. کەناڵی پەیام کەناڵی هەموومانە یاخوا سەربەرز بن تەمەن درێژ بن بەڕاستی شتی جوانتان هەیە بەڕاستی نمونەتان پێشکەش کردووە بەڕاستی لەگەڵ خەم و ئازاری خەڵکا جوڵاون هیوادارم سەرکەوتوو بن و لەشتان ساق بێ. بینەری پەیامی؟ باڵێ گیان. زۆر سپاس بۆ کەناڵی پەیام بەڕاستی کەناڵێک بۆ جێگای ڕێز و تەقدیرە خزمەتی دینی زۆر کردووە هاوڵاتیانی وشیار کردوتەوە ئینشاءڵڵا تەمەنا ئەەکەم زیاتر لە ئەنگری خەڵکی بێت لەگەڵ دەسەڵات نەبێت بە هیچ شێوازێک ئەم دەسەڵاتی لە ئەنگری خەڵکی بێت معاناتەکانی خەڵکی بە تەواوەتی بگەێنێتە دەنگی دەسەڵاتەوە. پێت وایە لە بەرەی گەل نەبوو بێت؟ لە بەرەی گەل بووە لە بەرەی گەل بووە. بینەری پەیامید؟ باشە زۆر سەرەکی ناوەڵام بینەریشم. پێویست بوو لەو کاتەیە لەبەرەوە کەناڵەکانی بەدیلی ئەڵمانیەکان زۆر بوو کەناڵێکی باشش بوو تا ڕادەیەکی زۆریش خزمەتی بە هاوڵاتانێک بە هەموو کێشەکانەوە. بینەری پەیامید؟ بەدڵنیایەوە. پەیامەکەت بۆیان هەیە؟ وەڵا هیوای کاری باشتر و کاری جوانتریان بۆ خوازم و دەستخۆشیان لێکم. هەستەکەی ئەو کارانەی کە کردویانە جێگەی دڵخۆشی هاوڵاتیان بوون؟ بەدڵنیاییەوە بەشێکی زۆر بە تایبەتی لەو کاتەیە کە وەکو ئۆپۆزیسیۆن دەرەکە و زۆر باشتر بوو لە ئێستا. دەستخۆشیتان لێکەم پیرۆزباییتان لێکەم هەر سەرکەوتوو بن بەرنامەکەتان زۆر باش و ڕێکوپێکە هەر سەرکەوتوو بن. بینەری پەیامید؟ بەڵێ بە بەردەوامی. چییە بۆیان؟ وەڵای زۆر باشە عیبینی بەرنامەکەتان زۆر ڕێکوپێکە یا دەستخۆشیتان یەکەم هەر سەرکەوتوو بن. حەزەکەی چی بۆ زیاد بکرێت؟ وەڵای هەم کەم و کوڕی نییە
دەستان خۆش بێت هەستەکەی تا ئێستا لە بەرەی گەل بووە بەدڵی میلەت هەڵسوکەوتی کردووە بەدڵی میلەت بێرنامەکانی پەخش کردووە لە ساتاسەد لە بەری گەلن بە تایبەتی کاک سورا عومەر سەرەتا دەستخۆشی لە پرزگەکەەوە هەتا بەڕێوەبەر دەستخۆشتان لێ دەکەم هیوای سەرکەوتن بۆ کەناڵە بەڕاستی کەناڵی خەڵکە و لەگەڵ خەڵکدایە هیوادارم هەر ئەوها ڕێچکەی خەڵک بگرێت بینەری پەیامیت تا حەدێک سەرکەوتوو بن هەستەکەی بەدڵی میلەت هەڵسوکەوتی کردووە کەناڵی پەیام تا ڕادەیەکی زۆر بەڕاستی نوێنەری فەقیر و هەژارە کەناڵێکی باشە من خۆم سەیرەکەم کەناڵی پەیام کەناڵی هەمومانە تۆ دەگەیەنێ بەڕاستی دەستخۆشی لە کەناڵەکەکەم بەڕاستی کەناڵێکی سەرکەوتون هەموو کارمەندەکانیان کەناڵێکی زۆر جوانە لە هەموو بەرنمەکانیان بەرنمەیەکن کەەوە تایبەتن بەڕاو معاناتی خەڵکی هەموو ڕابۆچوونەکانی تیاکۆ بۆتەوە گزارشت لە هەموو معاناتی خەڵکی دەکەنکەوە لەم کەناڵە پەخش دەکرێت پێم وایە تاوکی ئێستاکانە تا ڕادەیەکی زۆر باش بەڕپێشچوونی بەخۆ بینیوە توانیوانە لە دڵی خەڵکی و لە دڵی جەماوەرە خۆیان جێگیرکەن وە گزارشی تەواتی ڕای خەڵکی شاکردووە بێلانی خۆشیان نیشان داوە هیوادارم بەرەو پێشتر بڕۆن و سەرکەوتنی زیاتر بەدەستبێنن ئینشاءڵڵا بینەری پەیامی بینەری پەیامم بەس تا ڕادەیەکی زۆریش نا هەستەکەی بەردەوام لە بەرەی گەلا بووە تا ڕادێکی زۆر بەڵێ چی ئیزافێ خرێتە سەر کەناڵی ئاسمانی پەیام بۆی زیاتر لەناو خەڵکە دەنگدانەوەی هەبێ زیاتر لەناو خەڵکە خزمەتکاری خەڵک بکات چ شتێک بۆ کەناڵی پەیام زیا بکرێت لە ڕووی بەرنامەکانەوە لە ڕووی هەر شتێکەوە کە خۆت دەیخوازیت پێم وایە بەرنامانەی کە تایبەتن بە کۆمەڵگە بە پەیوەنددارن بە بابەتە کۆمەڵایەتەکان تایبەتن بە خێزان ئەم بابەتانە لە ناو کەناڵەکە زیاتر جێ بگرێتەوە پێم وایە بۆ کۆمەڵگەی ئیسفادێکی زۆری لێکرێت زۆر کەناڵێکی پێشکەوتووە و دەستخۆشیان لێکەم و زۆر مەمنونیانە بوو بینەری پەیامیت بەڵێ هەستەکەی کەناڵی پەیام لە بەرەی گەلا بووە خزمەتی میلەتی کرد باش گەلا بووە کەناڵی پەیام کەناڵی پەیام 8 ساڵەمە پێش پەخشی بەرنامەکانی دەست پێ کرد وا پێێنێتە ساڵی نۆهەمە و یەکی 12 ساڵێ دێتی جەناب وەکو هاوڵاتیەک چ پەیامەکە دێ بە کەناڵی ئاسمانی پەیام تاسکەی کەناڵی تۆیە معانەت تۆ دەگەیەنێت نوێنەری تۆیە وڵی کەناڵێکی خراپی کەڕایکی باشە هیوادارن سەرکەوتوو لە شتی باشتر و شتی باشترمان بۆ بێنێتەوەشەوە بینەری پەیامی وڵی سێرەکەم بە زۆر کەم زۆر نا هەستەکەی کەناڵی پەیام لە ڕابردوودا خزمەتێکی وای بە خەڵک کردووە کە شانی باسکردن بێ پێشتر نازانم بەڵام ئێستا هەستەکەم شتی باشی پێ و پشتی ڕازگویانە پیشانامەدات لێ ڕازیت ئێستا بڵێ کەناڵی ئاسمانی پەیام 8 ساڵەمە پێش پەخشی بەرنامەکانی دەست پێ کرد سوپاس دەکەین ئێستا ساڵیادی کەناڵی ئاسمانی پەیامە پێێنێتە ساڵی نۆهەمەوە جەناب وەکو هاوڵاتیەک چ پەیامەکەت بۆ کەناڵی ئاسمانی پەیامێت تا هەستکەی کەناڵی تۆیە نوێنەری تۆیە معاناتی تۆ دەگەیەنێ زۆر سپاس دەکەم پێشەکی پیرۆزبایتان لێ دەکەم بەڕاستی کەناڵێکی سەرکەوتووە کەناڵێکی تا بڵێ ڕازگۆیە ئەوەنەی کە متابعەم کردبێ هیچ شتێکم لێ نەدیوە کە بڵێن غەیری ئەو ڕاستیانەی کەوتوێتی کەناڵێکی ڕازگۆیە بینەری پەیامی بینەری پەیام تەنانەت لە فەیسبووکیش متابعەکەم ئەوە نیە کۆمنتەکان بڵێ شتێکی جوان سەرکەوتووە کەناڵێکی جوانە هەستەکەی کەناڵی پەیام توانیوێتی لەناو کەناڵەکانی ڕاگەاندنی کوردیە شتێکی جیاواز پێشەش بکات کە لە بەرەی گەلا بێ بەتاچیت بە تایبەتی ئەم بەرنامەی بەڕێستان ئەوی کە سەردی ئەوانان پەخش دەکرێت پەیامی تۆ ئەوە وەکو چۆن بڵێ ڕای هاوڵاتی پەخشەکە بۆ خەڵکانی تر کە لە ماڵەکانیشم ببینی ئێمە هەمیشە لە خزمەتی خەڵکین ئامانجمانەوەی کە خزمەت بگەێنین ئینشاڵڵا سەرکەوتوو بن پیرۆزبایتان لێ دەکەم من وەکو خۆشم پێشەوەی کەناڵی پەیامیش دابمەزرێ کەناڵی کۆمەڵ هەبووە و کەناڵێکی ناوخۆ بڵێن ئەویشەر بە هەمان شەو کەناڵی سەرکەوتوو تابعەمە کرد لێ خۆم کەناڵی ئاسمانی پێم 8 ساڵەمە پێش پەخشی بەرنامەکانی دەست پێ کرد
ئێستا ساڵیادی کەناڵی ئاسمانی پەیامە جەنابەکو هاوڵاتیەک چ پەیامەکەت بۆ پەیام هەیە تاکو هەستکەی کەناڵی تۆیە تاکو هەستکەی بەدڵی تۆیە تاکو هەستکەی لەبەرەی گەلە و معانات تۆ دەگەێنێت وڵی سپاسانەکەم هیوای دەستخۆشی بۆ تەواوی سافیە و کەناڵە ئەوەی کە من وەکو میدیاکارێک و ئەکادمیەکیش لەو بوارەیە ئەیبینم مێدای ئەمە دابەش بوو یان مێدای حزبیە یان مێدیای دژە حزبیە ئەوەی کە بۆشاییە لە جوغرافیای مێدیایی لە هەرێمی کورسانە بەڕاستی میدیای نیشتیمانی هیوادارم وەکو مێدیایەکی حزبیش بێ بەڵام فەرامۆشی لایەنە نیشتیمانی و نەتەوەیەکە نەکرێت چونکە کوردستان هەنگاوی ترمان لە پێشە هەشتا لە قۆناغی ڕزگاری نیشتیمانی داین بۆ ئاواتەم کە ڕاستی ئەو بۆشایە هەوڵ بدرێ تا چەند دەتوانرێ و لە پلانە جێکرێتەوە کاری تیا بکەن بۆەوەی کە هەستی نەتەوەیی نیشتیمانی خۆشەویستی بۆ خاک بۆ نیشتیمان بڕێتەوە لای خەڵکی کوردستان چکە بەداخەوە تاک یاخود هاوڵاتی لە هەرێمی کورسانە هەستەکەی هیچ ئینتیمایەکی بۆ نەتەوە نیشتیمان نەماوە ئەمە فراقێکی گەورەیە بڕای من کار لە پاڵ ئەمەشا بێگومان گرنگیدان بەلایەنەکانی تریش دەکرێت زیاتر و باشتر کاری لەسەرکەوە و دوجار من تەمەنای سەرکەوتنی زیاتر و ئاواتەخوازم زیاتر بەرەو پێش بڕوام کەناڵە بۆ بێتە کەناڵێکی چۆنەڵی جێکەرەوەی یاخود خاوەن جەماوەرێکی باش بێت لە هەرێمی کورسانە بەگشتی لە دەرەوەش جەنابە تا چەند بینەری پەیامی وەڵاهی بینەری کەناڵەکەتانم لە حەقەتە توانم بڵێم کاتێکی زۆر معەیەن ڕۆژانە ڕەنگە چارێکێک بۆ نیو سەعات سەیری هەواڵەکان یاخود بەرنامەیەکی دیاریکراوە بەڵام بە تەواوەتی ناتوانین بڵێن چونکە هەمومان دەزانین لە قۆناغی چوارەمی میدیاین کە پێڵێن میدیای تەفاعولی جەماوەر دابەش بووە میدیاکان فراوانن سۆشیال میدیا بە تایبەتی تەواوی کاتەکانی بەکارهێنەری بردووە لەم ڕۆی سەرتاسەری دنیا بە تایبەتیش لە هەرێمی کورسانە بۆیە بەشێکی کاتەکانمان جگەل لە هەندێک الزاماتی تری ڕۆژانە کە فراهەمیەکەین ڕەنگە چەند کاتژمێر بوو دوو کاتژمێرێکمان هەرێکە ببێنێ بۆی کە بەکاری بێنین بۆ میدیایش میدیاکان زۆرن کەناڵی ئاسمانیە ماڵپەڕەکانی ئینتەرنێتە سمارتفۆن دیکەکە لەو شتانی کە لەگەڵ ئایپاتە هاوکارە بۆی کە تۆ کاتت لێبە بۆیە توانە بڵێ مەگەر ئەم کاتی کێڵێم بۆ بەشێکی کەناڵەکانە هەرێکی دقنی و سعاتێک ئەوە تا سعاتێک لەگەر زیات لەوە نەخایانێک ئەوەندەی سەیری پەیامە کرد بە لێ ڕازیت لە هەنگاوی باشدایە هیچ کەناڵی بێکەم و کورتی نییە مان دەزای دەڵێن کا پایەکانی هەموو کەناڵێک بیناکەیەتی بارەگاکەیەتی کارمەندەکانە کەرەستەکەیە داهات و ئیدارەکەیەتی لەگەڵ پلان و استراتیژیکی باش ئەم پێنج کۆڵەکەی پێکەوە توانێت میدیایەکی باش پێشش بکات لە دوجارە هیوادارم لەم پێنج لایەنەوە پەیام توانی بێتی تا چه ئاستێک خۆیەوە کرد بێ زیاتر و باشتر بتوانێت کاری تیا بکە بۆی لە دوجارە پەیامە میدیای بیرراوەکەی زیاتر و باشتر بگەێنێ بە بینەرەکان کەناڵی ئاسمانی پێم هەشت ساڵەمە پێش بەخشی بەرنامەکانی دەست پێ کرد پێێنێتە ساڵی نۆهەمەوە یەکی 12 ساڵێ دێتی جەنابە لە ساڵادی پەیامە چ پەیامەکە دێ بۆ کەناڵی ئاسمانی پەیام بەرنامەکانی بەو جۆرە بە کە بەدڵی تۆ بێت پیرۆزباییان لێەکەم بەڕاستی بەرنامەکانیان بەرنامەی باشیان لێ زۆر زۆر دەستخۆشییان لێکەم و هیوای سەرکەوتن تا بۆ خوازم لێی ڕازیت زۆریش نەکەم پیرۆز بێ و بینەری پەیامی زۆر نەکەم حەزلێتی چ شتێک بۆ کەناڵی پێم زیاتر بکرێت تا هەستکەی زیاتر خزمەتی هاوڵاتی دەکات ئەفوجان وەڵاهی خزمەتیان زۆر کردووە ئەگەر بتوانین پێشکەوتوزی بەرنامەکانیان پێشکەوتوترکەن و خزمەتی خەڵکەکە زیاترکەن هەر باشترە کەناڵی ئاسمانی پێم 8 ساڵەمە پێشبەخشی بەرنامەکانی دەست پێ کرد جەنابەکو هاوڵاتیەک لە ساڵادی پەیامە چ پەیامەکەت بۆ کەناڵی ئاسمانی پەیام هەیە بۆی هەستکەی زیاتر خزمەتی هاوڵاتیان دەکات زیاتر معاناتی توی هاوڵاتی دەگەێنێ وەڵا پێم خۆشە بەرنامەکانی بەگشتی گشتگیرە باشە زۆربەی لایەنەکانی هەموو بوارەکانی گونجاوە و پێم باشە زیاتر تیش بخەنە سەر ژیانی کۆمەڵایەتی ئەمڕۆی خەڵک کە تووشی ئەم قەیرانە بووە زیاتر کەناڵەکانتان یان لەگەڵ معاناتی ڕۆژگاری خەڵکا بێت بەڵێ وایە بەڵام ئەگەر زیاتر بتوان تیش بخەنە سەر قەیرانەکانی ناو کۆمەلگا و ژیانی کۆمەلگا لەو بوارە زیاتر تیش بخرێتە سەری باشترە ئەم بەرنامەی من بەردەوام لە ناو خەڵکایە بەردەوام معاناتی خەڵک دەگەیەنێت بەردەوام لەبەرەی گەلایە تا چەند لەم بەرنامە ڕازیت وەڵا زۆر لێ ڕازیم پێم خۆشە هەموو بەرنامەکان ئەبێ بەرنامە ئەگەر بەرنامە بێت لەبەرەی گەلا بێت چونکە یانەی
ئەگە بەرنمەیەک ڕێکپێک و گونجاو بێ لە بەرەی گەلابێت سەرکەوتوو بێ. سڵاو لەوێ. سڵاو لە خۆشی بژێت. کاک ئەحمەد 8 ساڵەمە پێش کەناڵی ئاسمانی پێیان پەخشی بەرنمەکانی دەست پێ کرد. جا ئەوە ساڵی نوهەم دەست پێ دەکاتەوە دەمانوێت وەکو هاوڵاتیەک بزانین بەڕێزێت پەیامێکی بۆ کەناڵی ئاسمانی پێیان تاکو بۆ جۆرە بەرنمەکانی پەخشکات کە تۆ هەستکەی نوێنەری تۆیە بەدڵی تۆیە. وەڵی تەبعاً کەناڵێکی باشە من خۆم سەیرەکەم بەس هیوادارم کراوەتر بێ یعنی زۆر داخراو نەبێت. هەمومان مسلمانیم لێوەکو مسلمان و پیا خۆ بێسا خۆم تۆ بەکارم بەس دایم کراوەبی لەگەڵ هەموو چین و تۆژەکا بێت. بینەری پەیامی؟ باڵێ بە تاکیدیش ینی زۆر سەیری بابەتەکانی ژەکەم بەس تۆزی هەستەکەم داخراوە بەس ئەگەر کراوەتر بێ بۆی هەموو خەڵکێک ینی مەسەلەوەی متتەقیش نەبێ باقیچێکا سەیری بکە. مەسە بۆ نمونە وایە تۆ ئێوە مڵکی میلەتن کەواتە میلەتی هەموو یەکرێتەوە ڕەنگە نەنوێشکەری سەیریکە ڕەنگە خەڵکی تۆبەکاری سەیریکە ینی با بۆ هەموو چینەکان بێ باشتر ئەوە بەڕای من. بەڕاستی نوێنەری فەقیر وەژارە کەناڵێکی باشە من خۆم سەیرەکەم کەناڵی پەیام کەناڵی هەمومانە. کەناڵی ئاسمانی پەیام وەکو یەکەم کەناڵی ئیسلامی ئاسمانی لە 12 ساڵی 2008 پەخشی خۆی دەست پێ کرد هەتا ئێستاش بەردەوامە. بۆیە ناخی دڵمانەوە پیرۆزبایی لە خۆمان و لە سەرجەم کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام دەکەین. دەستی ماندووبوونی هەموو ئەو بەڕێزانە دەگوشین کە لە کەناڵی ئاسمانی پەیامدا ڕۆژە لە ڕۆژان کاریان کردووە و ئێستا لەوێ نەماون. و دەستی ماندوێتی ئەو کەسانش دەگوشین کە تا ئێستا بەردەوامن و نەیان هێشتووە کەناڵی ئاسمانی پەیام ڕووناکیەکەی بکوژێتەوە. سەرباری هەموو ئەو قەیرەنەدارایی کە بەرۆکی کەناڵەکەمانی گرتووە بەڵام تا ئێستا بە یارمەتی خوای گەورە و بە دڵسۆزی کارمەندەکانی توانیمانە خزمەت بکەین بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. لەم بەرنامەی منەوە هەتا دەگاتە هەموو بەرنامەکانی دیکە و هەتا بەشی هەواڵ و هەموو بوارەکانی دیکە هەوڵمان داوە دڵسۆزانە لێبڕاوانە خزمەتی میلەتەکەمان بکەین و لەبەرەی گەلدابین. هیوادارین خوای گەورە سەرکەوتومان بکات بۆی بتوانین زیاتر خزمەتکاری میلەتەکەمان بین بۆی بتوانین زیاتر خەم و کێشەی خەڵک بخەینە سەر شاشە و بیدەین بەگوێی فەرمانڕاوەکانی هەرێمی کوردستانە تاگان لە حاڵی میلەتەکان بێت و بە خەم داواکارەکانی میلەتەکانیەوە بچن. و پیرۆزبایی لە خۆم و لە هەموو ئەو بەڕێزانە دەکەین کە لە کەناڵی ئاسمانی پەیامدا کار دەکەن لە پرزگەوە هەتا دەگاتە بەڕێوەبەری گشتی. پەیامەکانی هاوڵاتیانیش بۆ جۆرە بوون. سوپاس بۆ خوا جێ دڵخۆشی بوو پەیامەکانی هاوڵاتیان چونکە بەپێی ڕاو بۆ چوونی هاوڵاتیان کەناڵی پەیام توانیوێتی بەو قەیرانی دارایی کە هەیەی بەو کەمە توانای ئابوورێک کە هەیەی خزمەت بکات لە ئاستی کەناڵەکانی میدیای کوردیدا دانەبڕێت و بەڵکو لە زۆر کەناڵیش باشتر خزمەت بکات. ئێمە هیوادارین لە ساڵی ئایندە و لە ڕۆژانی ئایندە ئەگەر خوای گەورە تەوانی پێبەخشین زیاتر خزمەتی میلەتەکەمان بکەین و زیاتر لەبەرەی گەلدابین. پەیامی ئەم جارەشمان کە تایبەت بوو بە ساڵیادی پەیام لەگەڵ هاوڵاتیانە گەیشتە پایان. تا پەیامێکی تر هەموو لایەکتان بە خوای گەورە ئەسپێرین. خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.